ژمارەیەک لە مامۆستایانی ناحیەی تەکیە لە بەردەم بینای ناحیەکە دژی پێنەدانی زەوی پێیان گرتبوونەوە و ناڕەزاییان دەربڕی. مامۆستایان داواکارن ئەو بڕیاری حکوومەت بۆ پێدانی زەوی بە مامۆستایان و فەرمانبەران بکەوێتە بواری جێبەجێکردن و جیاکاری نەکرێت. ئێمە وەکو هەزارها مامۆستا کە چەندین ساڵە خزمەت دەکەین لە بواری پەروەردەیە، خزمەتی باخچە و قوتابخانە و خوێندنگاکانی ناحیەکەمان کردووە لە هەموو خۆشی و ناخۆشیەکە لەگە خوێنکارا بووینە و لە پێناوەی ئەرکمان جێبەجێ کردووە پێویستە مافیشمان پێ بدرێ، بۆیە بە مافی خۆمان نەزانین کە زەوی وەربگرین. ئێمە بەڵگەمان لایە کە لە شوێنەکانی دەرەوەی تەچێوە 25 بۆ 30 قەت لەم شارەی ئێمە ئیفراز کرا و درا بە خەڵکی دەرەوەی سنووری تەچێ. داواکاری ناحیەی تەچێ بەدەم داواکاریەکەمانەوە بێ و بەرزی کاتەوە بۆ سەروی خۆی و چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە. ناحیەی تەکیە مامۆستایان و فەرمانبەران ئەم بەیانیە گرتبوونەوەیکیان ئەنجامدا لە بەرامبەر ئەو زوڵم و نەعەدالەتی کە بەرامبەریان دەکرێت سەبارەت بە پێدانی زەوی لە ناحیەکەدا بە پێی بەدادەچوونەکان زەوی لە ناحیەکەدا بوونی هەیە، بەڵام وەکو پێویست فەرمانبەر و مامۆستایان استفادەیان لێ نەکردو، بۆیە مامۆستایان و فەرمانبەران پێیان باش بۆی کەوا گرتبوونەوەیکی ئەوها بکەن و ئەم گرتبوونەوەی هەنگاوێک بێ بۆ ئەوەی کەوا دەسەڵات و کاربەدەستانی ئەم ناحیە زیاتر دەسوبردێ بکەن بۆی ئەو زەویانی کە هەیەە زیاتر زووتر بێنە دەست و ئامادەی بکەن بۆی کەوا لەم دەرفەتەیە مامۆستایان و فەرمانبەران سوودمەند بن لەو زەویانی کە لە ناحیەکەدا هەیە. حاجی ئەحمەد فەرمانبەری خانەنشینە و وەک هاوسۆزیەک و پشتیوانێک لە مامۆستایان لە گربوونەوەکەدا ئامادەیە و دەڵێ منیش وەک ئەوان مافم خوراوە و دوای 38 ساڵ خزمەت هیچ شتێکم بۆ نەکراوە. زەمانێکی زۆرە من لەگەڵ مامۆستایە تێکەڵم لەگەڵیان نابوومە، ئێستاچینە مامۆستایانە مەغدورن من خۆشم وەکو ئەوان دەنگم خسۆتە پاڵ دەنگی ئەوان مەغدورەتی من خانشینیش بوومە، داوای مافێکی خۆمانەکەین. ئەم مافەی خۆشمان یەشی پارچەیە زەوی بماندرێتی وەکو ئەو خەڵکە لەم تەچەیە من ئێستا ئەتوانم بڵێم بەشی 5,000 6,000 خەڵک ئەتوانن عەرز تەوزیعەکەن هەیە، ئەوە نێبرێ نییە 3 مانگجارێ و 6 مانگجارێ و ساڵی جارێ کۆمەڵی عەرزی ئیفراز دەکا و ئەیکەنە مزایدەوە و منیش ئەبێ ئاوا سیرکەم. بەخوا چوومە سلێمانی وتی خوا بیانگرێ وەڵی وتیان ئەمە سەر بە لیستێکی جیاوازە سەر بە حیزبی ئیسلامیە، وەڵی لەبەر ئەوە نەیاندا پێم. لە بەرامبەر داواکاری مامۆستایان و بەشێک لە فەرمانبەرانی ناحیەکە بەڕێوەبەری ناحیەی تەکێ دەڵێت لە توانا و دەسەڵاتی ناحیەدا نییە زەویدا بەش بکات و چاوەڕێی بڕیاری سەر و خۆمانین. شارەوانی دەیان مشراوی کردو داواکە تەعویزی ئەو جوتیار و خاوەنجیانە بکات کە زەویەکانی ئێوانە کە چارەسەری نەکات لە سەروی ئێمە و وەزارەتی شارەوانی بەرپرسیاری یەکەمە لە بڕیارنەدان لە چارەسەرکردنی کێشەکانی جوتیار، ئەوان بەرپرسیارن نەوەکو شارەوانی. وەزارەتی شارەوانی بەرپرسیاری یەکەمە لە کۆمەڵێک کێشە کە شارەوانەکانی سنووری دەسەڵاتی سلێمانی من ئەڵێم ئەگەر ئەمری ئیداری دابەشکردنی زەوی بە مامۆستایان درا و هاتن من چارەسەری کێشەکەیان لەو شوێنەیە دەکەم کە وەریەگرن. لە دەسەڵاتی منان نییە دابشکردنی زەوی و دیاریکردنی زەوی. بە پێی بڕیاری پارساڵی وەزارەتی شارەوانی حکوومەتی ماوە سەرچووی هەرێم زەوی دەدرێت بە سەرجەم مامۆستا و فەرمانبەر و هێزە ئەمنیەکان، بەڵام تا ئێستا بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە و تەنها کەمینەیەک لە فەرمانبەرانی وەزارەتی شارەوانی لە بەرامبەر بڕێک پارە زەویان پێدراوە و مامۆستایان و فەرمانبەرانی دیکەش لە چاوەڕوانیدا ماونەتەوە. ڕەبین حەمەد، کەناڵی پەیام، ناحیەی تەکیە.